زا بیگرم بیگرم بەس نەجوڵێ شتێنەکە هەنەبە جووتیکە ئەمە جووتە دەستە جووت زۆر میمەزیکە بە توێزی سا خۆ کوشتی چێمە ترسە بەخوا عەلەمی تیا نامێنێ ئێستا ئێستا جوان نرمێکە وای لێکە هەر کەستا سەر پێ بەڕێکی بڕوە ئەحمەدیان کۆرە ئەوە ئەسا بزانە یەک تۆزیکە سەیریکە ئەحمەیە ناسیتەوە بەریەم ئەزانین چی بکە با ڕاکشێ ڕاستوخواریشی بێ کە تۆ ڕاست و چەبی هیوا هەستە تۆزێ بەسمێشە مەترسە بەخوا هیچ نیسە هیوا هەستە تۆی بۆ بکە هەساس ئەلیا بەدەم ئاوا بۆ باڵکەوە ئاوا دەی ئافرین ئێستا هیوا وای لێ زانێت واگاو لێ بێ کاکەی وایکیان ئەو ئەحمە بینی ڕێگە بێتەوە ئەحمە ئەگەر ڕاوێکی شکێت ئەحمزانێ دەی باکوم گۆرەوی هین بۆ تۆ ئەمانە ئیسعدادی تا ئەحمە گیان تۆ خۆتون بگرە باس غیرەتی هەبێ سەیتەرە هەبێت تۆ خۆ بگرامە کوڕێوە کوڕ بەێ واشی ئاگاتان لێ خەمە نەبێ هیوا شارەزایی هەیە يواش كاكا يواش يواش برا صعيبي نامنه خما نبي اسافر ها كوتم واقولي بقات زيادة بس واش بينا خيرتي بخيرتي به سيدي أحمد كشيلي قيجا قيج ما كنا مريم تعذيب الدين يا واش صاري ايه شفاء يا اخوه لا حساس ثواب شفاء به برزك يا ماما لا تعرف بس ماما تودورك بيتوا هو هريا كم زاد اخوان يا كام ايه هي الروت شيخو بلاي روت يا مجاني بلاي راستا أحمدان شدا اي خوي بلاي شبا ابو يسابو انا دايش ابراز دايش برامز سايوام راسك جار هەتاوکو یەتەوە سەر ڕێگەکەی خۆی تۆزی ئاوا خوارە دەکا يعني تماويك وابو تا ماوەیەک تا مدە تێوابی ئەبێتە هەموو لەگەڵ یان ڕابێ ئەگەر لەگەڵ یان ڕاهاتی ئیتر وردە بۆ خۆی ئاوان يعني ما ئاوا بێ ئاوا اقعد شاهد يقول من اورك شو تيخشوت اورش مناديته سدانش وملي صاغ هاي براژە خێرابی بەرە ماڵەوانی و لێفەیەکی بیا با تاوەکو ئارەقێکی باشەدا بيبا لا لا اتواني براسك كوا شاكتك بابينا ئەو دەستی بگرەوەی ئەو لە والله بابي جام او كاتب باشتر بو توزيع ويا المتين بن بابشتنا تشهو قلم وسطا اي جريت خو بقاش خوي هاد كنت